زۆر جار ئێمە میوانداری مامۆستایانی ئازیزەکەین کە جگە لەوەی کە ئەرکی بەخێوکردن و پەروەردەکردنی تەواوی چین و توێژەکانی کۆمەلگا لەسەر ئەوانە کە تۆ هەنگاوەکانی خوێندن تێ ئەپەڕێنی دووە فێری نووسین و خوێندنەوە و ئەدەب و زانست و علمتەکەن لەگەڵەوەی هەنێک مامۆسای دڵسۆزمان هێسانەکە جگە لە خزمەتەکەی خۆی لە لایەکی تری شۆجارێکتر خزمەتەکاتەوە بە بواری خوێندن و بە بواری مێژوو کتێبخانە و یاخود بابەتەکانی تر بۆ ئەمڕۆ زۆر بە خۆشحاڵیەوە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئاوات ئەبوو بەکرمان کردو کە هەم مامۆستا و هەم نووسەرێکی دیارە کە جگە لە خزمەتی فێرکردن و ئەو زانستی کە هەیەی بە خوێندکارانی بەخشێ لەگەڵی شاتوانێتی تا ئێستا 25 کتێب چاپ بکات لە بواری پەروەردە و فێرکاری و زانستە و بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ میواندارەکەی ئێمە قوبوڵ کرد لە ستۆدیۆ لەگەڵمانەیە مامۆستا زۆر بەخێر بێت زۆر خۆشحاڵین کە لەگەڵمانەیان بانی یاخوا بەخێر بێت مامۆستا یعنی هۆکارەکەی چییە کە جەنابتان جگە لەوەی کە وەکو باسم کرد ئەرکێکی زۆر قورس لەسەر شانتانە کە مامۆستان کە نەوەیەک فێری زانست و علمەکەن لەگەڵیشە ئەم هەوڵانە ئەیەن بۆ ئەوەی ئەم کتێبانە چاپ بکەن و ئەم کتێبانە بڵاو بکەنەوە ئەمە بۆچیە گەڕێتەوە سەرەتا بە ناوی خۆی بەخشندە درود و سڵاو بۆ ڕوحانەتی هەموو ئەو مامۆستا بەڕێزانەی ئەو کەسە بەڕێزانەی کە ئێمەیان پێگەیاندۆ تا ئێستا خزمەتیان کردوین ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو ئەو کەسە بەڕێزانش کە ئێستا لە ژیان ئاماون و شار و پرۆسەی پەروەردە و خوێندەنگەکانە بن بەڕێوە ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ دایکان و باوکان کە بە گڕوتینێکی گەرمە و مناڵەکانیان نەوەکانیان نەخەنە قوتابخانەوە بۆی لە داهاتووە بتوان خزمەتکاری ئەم کۆمەلگایە بن ئێمە لە ڕابردووە کۆمەڵێک مامۆسای دڵسۆزمان هەبوو کە ئێمەیان پێگەیاند لە قۆناغی ناوەندی و سەرەتایی و پەیمانگا و تەمەڵی کولیە و ئەمانە هەر یەکەو بە پێی توانە و ئاستی خۆی ئێمەیان گۆش کرد ئێمەیان پەروەردە کرد من خۆم بە قەرزاری هەمان ئەزانم لە پای ئەو قەرزاریە بۆ ئەوان حەزم کرد کۆمەڵێک کاری جوان بکەم کە لەمە پێش ڕەنگە کرابێ بەڵام بە سادەیی کرابێت مامۆستا ئەحمەد حسەینمان هەیە لێرە ڕێز و خۆشەویستیم هەیە لە گۆڤاری سلێمانیە قوتابخانەکانی هەندێک لە قوتابخانەکانی سلێمانی بەسەر کردەوە کە لە کۆنترینەوە ئیشی کردبوو بەڵام لە ڕووپەڕی گۆڤارێکە ڕەنگە هەندێکشت نەتوانین تۆ ئیشی تێر و تەسەل نەبێ بەڵام باشتر لەوەی کە نەبێت ڕاستە خولای ئەم ئیشە و کۆمەڵێک کاری جوانی ناو شاری سلێمانی وای لە من کرد کە هەنگاو بنێم بۆ قوتابخانەکان بە حکمیەوەی هەم دەستی نووسینم هەیە سوپاس بۆ هاوڕێکانم لە هەمان کاتە هاوکاریشم بوون حەزم کرد ئەو نووسینە چۆن جێدەستێک وابێت لە داهاتووە کتێبخانەی کوردی پڕ بکاتەوە ناو کتێبخانەی پەروەردەکان پڕ بکاتەوە خۆشبەختانە ئێستا ئێمە بەشی مۆزەخانی پەروەردەیمان هەیە کە هەندێک لە ئەرکەکانی گرتوتە ئەستووە بەڵام ئەوەی کەوا من زیاتر حەزم کرد خزمەتی بکەم لە پێشە کەسایەتیەکانم باس کرد وەکو کتێب ئەم کەسایەتیانە پێش ئەوەی قوتابخانە دامەزرێت قوتابخانی حکومی لە سلێمانیە ئەمانە جێدەستیان دیار بووە خەڵکیان فێری خوێنەواری کردووە بۆ نمونە نەزبەدین مەلاڵێت ئەوەی کە مرۆڤەکان جیا ئەکاتەوە لە هەموو گیانلەبەران خوێنەواریە مەلا کاکە حەما کەسێک بۆ چۆتە مەنتیقەی گەرمیان و ناوچەی گەرمیانەوە لەسەر ئەرکی خۆی هەموو ناوچەی گەرمیان و زەنگەن و ئەمانی خوێنەوار کردووە هەرچی عیلمی عەرز و ئاسمان هەیە بە تەلەبەکانی وتووە دوایش بە تەلەبەکانی وتووە نابێ ئێوە دابنیشن ئەبێ هەرێکە بچێتە دەیەکی تر ئەم خوێنەواری بڵاو کاتەوە بەدەر لەوەش مامۆستا برایم باڵدار و حامید فەرەج و ئەحمەد عەزیزاغا و زێوەر و بێکەس و ئەمانەمان نەبوو لە سلێمانیا هەوڵیان ناوە خواجەفەنی و قوتابخانەیان کردوێتەوە بەڵام بە شێوازێکی چۆنە لە دیاسایی تاتە باستان لەو کەساتیانش کردو کە لە مزگەوتەکان داوا بڵێ ئەوە لە کتێبی جیاوازترایە ئەمانە هاتوون چیان کردووە مناڵی کوردیان فێری خوێنەواری کردووە پیرەمێردی شاعیر کە گەڕاوەتەوە ئەو علم و زانستی پێی بۆ لە سلێمانیا ئیشی لەسەر کردو حەفزەخانی نەقیب بە هەمان شێوەهانی ئافرەتانیاوە کە بخوێنن چونکە خوێنەواری دەواازەیەکە بە هەموو جیهان دەناسیێن ئەگە خوێنەوار بووی نادناسیێنێن لە پای ئەمەشا ئێمە هەوڵی ئەوەمان ناوە کەسێک یەتە سلێمانی ئەرشیفێکمان هەیە بۆ پەروەردە ئەرشیفێکمان هەیە بۆ کەسەکانی پێش خۆمان بیان ناسین بەو خەڵکە لە هەمان کاتە بڵین ئێمە ئەمەمان کردووە ئەمە نەوەکانی پێش خۆمان بوون ئەمەش ئێستاین بە هاتوشمان چی ئەبێت بۆ ئەمە بەسە حەزمان کردو ئەرشیفێکمان هەبێت لەو بوارەشە من هەستم کرد یەکەم قوتابخانە
قوتابخانی ئەیوبێ بوو کە توانم بڵێم کاتی خۆی تێکە حکومەتی عێراقی دامەزرا لە سلێمانیە قوتابخانەی سلێمانی ئولا کرایەوە وایان ناونە دوای ئەوە خەڵک سەیرانگە خەڵکەکە زۆرە و ئەمانە سلێمانی سانیان کردەوە اینجا لێرەیە بەڵگەیەکمانە بەردەستە مستەفا مەسەر لە 25 نۆی 1925 سەردانی ئەو قوتابخانەی کردو شتی نووسیوە من لە ڕوانگەی ئەو نووسینی ئەوە هەمووکو سەرپەرشتار ئێستا کەسمە قوتابخانەکان زۆر شتی وردی و قوتابخانەی ئەنووسم بۆچی سونگە لە داهاتۆ تۆماری ئەم قوتابخانەیە ئەبێ بە بەشێک لە شەما مۆسان بابەتانە زۆر وردن و بەڕێزیشتان 25 بابەتان یاخود بەرهەمتان هەیە ئەمە لە ساڵی چەنە خەریکی لە 2023 دەستم کرد بە نووسین بەڵام شتێک هەیە لێرە پێڵم بەرەکەتی بەیانیان جانیان و سەبای ساڵحان باشە لێرە تۆوات لێکە کە نەوەستی ئیش بکەیت یعنی ئێستا من کتێبی نەژبەدی مەلای نزیکی 16 ساڵ خەریکی بووم 16 ساڵ بۆ ئەوەندە کتێبی حەڤەشەی دەگەی قەرگە نزیکی 4 ساڵ خەریکی بووم ئەو کتێبێک بەدەست جەنابتەوە مەکتەبی ئەیوبیە 5 ساڵ خەریکی ئەوە بووم یعنی 25 ساڵ مێژووی مەکتەبی ئەیوبیە قوتابخانەی ئەیوبیە قورس نییە ئەم زانیاریانی 100 ساڵ تۆ کۆ بکەیتەوە لە کتێبەکان خۆی لێرە هەموو شتە قورسەکە دەستدایە بەڵام کە کۆمەڵی خەڵکی دڵسۆز لەگەڵ تابوون شتەکە شوێنەڵێت ئاسانکاریە پێشەوە ئێمە بە پشبەستن بە وێنانی کە لەو کتێبەیە هاتووە چونکە هەندێک وێنە هەیە لای تۆ هەیە کە مناڵ بوویت لەگەڵ هاوڕەکانتە ڕسمت گرتەوە بەڵام لای هاوڕەکانی تری نییە ئێمە خۆشبەختانە ئەو وێنانەمان هێناوە ئێستا لە قوتابخانەی ئەیوبیەتی لە 1920 قوتابیان بردە بۆ سەیران بەڵام شاری سلێمانی هەر لە سەرەتاوە چۆنەڵە گەشاوەیەکی تیا بووە ئاستێکی ڕۆشنبیری بەهێزی تیا بووە کاتێککە قوتابخانە کراوەتەوە خەڵک زۆر بە گوڕوتینەوە هاتووە ئەگەر چی ئەو ساڵانش کۆمەڵی خەڵک هەر بەلایەنەوە عیب بووە کە لە مەکتەبا بخوێنن چ جای ئافرەت بخوێنن ئافرەتیشی تایە بەڵێ ئەنجا ئەم وێنانە ئەم دیکۆمنتانە کێسا لەم کتێبانیان من ئیشم لەسەر کردووە ڕاستە بە ناڕەحەت پێیا ئەبێت بە ناڕەحەت دەست دەکەوێت بەڵام کە تۆ بدێ ئیشێک بکەیت کە دەستدایە کۆمەڵی کەسی جوان لەگەڵ تابوون ئەمە ئیشێکی جوان ئێستا بۆ نمونە قوتابخانەی ئەیوبێک ئێمەکەم جار چاپمان کرد مامۆستا ئاواز بیرۆکەی وا وتی مامۆستا گۆڤارێک دەرەکەین تمنا مامۆستا ئاواز من پێم باشە بیکەین بە کتێبێک ئەوە بوو چاپی یەکەممان کرد مامۆستا دڵشاد بەڕێوەبەری گشتی تی من پێم باشە چاپی دووەمی بکەن و فراوانتریکەن ئەو بگە مامۆستا شیروان و مامۆستا ئاواز و ئەمانە فراوانترمان کرد چاپی سێهەم لەسەر ئەرکی جەنابی وەزیر مامۆستا ئالان بوو دەرەوە ڕێز و خۆشەویستیمێ بۆ هەر هەمویان چاپی چوارەم کە بۆ ساڵیادی قوتابخانەی ئەیوبیە کە 100 ساڵ سلێمانی تێپەڕان ئەو قوتابخانەیە مامۆستا نەژاد کە ئێستا بەڕێوەبەری گشتی پەروەردەیە ئەرکێکی گرتە ئەستۆ و ئیشێکی زۆر گەورەمان کرد لە سلێمانیە کە خەڵکێکی زۆر هاتن لە شانازخانەوە لە باڵەکانی پەروەردە و لەسەر ئاستی وەزارەتەوە و هاتن ئەم مەکتەبەیان بینی تا ئێستا بەناوی ئەیوبیەوە ماوەتەوە زۆر شتێکی خۆش بوو بۆ ئێمە بەڵام شتێکی ئەو ڕخنێشیان لێ بگرم هەموو خەڵکێکیان خەڵات کرد تەنها ئاوا دەبوو بەکرد نەبێت لەو هینە لەو کۆڕە گەوریە بەڵام من جۆم نایە ئەو شتانە ئەو ئیشی لەسەر شاری منە من چۆنە لە ئاستێکی دوورترم هەیە بۆ کارەکانی خۆم ئەو شتانە چۆنە لە کاریگەری نابێت لەسەر من دوای ئەوە هەستم کرد قوتابخانەی چوارتامان هەبوو لە 1920 تا قوتابخانەی چوارتا بە حکمیەوەی لە 1920 تا چوارتا کراوە بە قەزایەک لێرە قوتابخانە دروست بووە کە قوتابخانە دروست بوو لە 1932 چەندین مامۆستای بە تەمەن چەندین مامۆستای بە ئەزمە هەتا عەرەبیشیان تیا بووە لە چوارتا دەرسیان وتوێتەوە ئەو کاتە ڕێی چوارتا دوور بووە و ئێستا نەبوو بە ئاسانی بکەیتە ئەوێ لە هەمان کاتە ئەو قوتابیانی کە لە چوارتاش خوێندویانە لە خمانیەوە لە کەنار و لە شوێنەکانی ترەوە هاتوون یەکێک لەو قوتابیانە بڵین زۆر جێدەستی دیارە ئێستا لە کۆمەڵگەی خۆمانە کاک ئاواتی قایمقام بووە کە وەختی خۆی لەوێ قوتابی بووە دەروێژاغا بووە کە یەکێک بۆ لە قوتابیەکانی ئەو کاتە کۆمەڵی کەسی زۆر بەهێزمان هەبوو مامۆستا ئەنوەر فەخری لەم ماوەیە وەفاتی کرد یەکێک بۆ لە مدیرە سەرکەوتوەکانی ئەوێ اینجا ئەو کات لە قوتابخانەی چوارتا مەحلومی کراوەتەوە مەحلومی بۆچی کراوەتەوە بۆ جوتیارەکان کراوەتەوە لە 1970 بە پێی دیکۆمنتێکە لە بەردەستمانە بووە اینجا قوتابیان فێر کردو چۆن بخوێنێتەوە هەموو ئەو کتێبانی کە ساڵان شیرین و خەسرە و شیرین و فەرهاد و ڕۆستەم و زۆرا بوو ئەمانە هەمووی قوتابی فێرەکرا بخوێنێتەوە لە ئەو کاتە و کەسە تەلەڤیزۆن نەبووە قوتابیەکان لە ماڵەکانە
ئەمانیان خوێندوێتەوە وایە. جا شانۆگەری کرا لەسەر ئاستی عێراقا چوارتا یەکەم بووە بەڵێ باش مامۆستا ئەمە ئەم کتێبانەی جەنابێ یعنی ئێستا من لەمەکە بەدەستمەوەیە لە ڕشدی ئەسکەریەوە باست کرد و هاتووی بۆ سلێمانی ئەولا و دوای فەیسەڵیە و چۆچەوەمانە ئەمە چ باخێکی هەیە کە ئەم کتێبانە بوونیان هەبێت بۆ ئەوەی خوێندکار بزانێ شارەکەی ئەو شوێنی کە لەیدایانیشە تا چەند گرنگە مێژووی خوێندن لە شارەکەی بزانێ کە چۆنە و چۆنایی نییە خۆی کە شار دروست بوو بەڵێ ئەو کاتە شێخ معروف بڵێن شێخ معریفی نۆدیی کە کتێبخانەی ئەو کاتەی کردەوە لە سەردەمی بابانەکان و بابانەکانیش لە هەموو جیهانەوە هەوڵانەیە کتێبی دەگمەن بێتە ناو چۆوە بێتە ناو مزگەوتی گەورەوە بەڵام دوایی کە هەر سەیریانکە خەڵک زۆر بوو گڕوتینێکی تایبەتیان هەیە حجرەکان زیاتر گرنگی پێدرا حجری ئەنی ژوورێک بوو لە پاڵ مزگەوت تا خەڵکە خوێنەواریە کرد باشە بەڵام دوایی وای لاو کە خەڵکەکە زۆر بوو ئەتر خەڵکێکی تر پێویستە زیاتر ئەم ئەرکی فێربوونە بگرێتە ئەستۆ لە پاڵ فێربوونە پەروەردەگریش بێتە پێشەوە بۆ ئەم مەبەستە ڕژدێ ئەسکەری کە دامەزرا کاتی خۆک و کولێکی ئەسکەری ئێستا دامەزرا سەردەمی تورکەکان لە سلێمانیا بە تورکیش بخوێندێت بەڵێ خوێندن چونکە ئەو کاتە مامۆستا ئەبوایە عەرەبی و تورکی و فارسی بزانێت باش مامۆستا بۆ کاتە سەر بە کەرکووک بووە لە کەرکووکەوە مشرفاتوە ئەو کاتە کە بڵێن عێراق دامەزرا ئێساڵی ویلایەتی مووسڵ وتیان ویلایەتی مووسڵ ئایا تۆ لە بەغاوە نزیکیە لە ئەستەمبوڵەوە وتی لە بەغاوە نزیکم ئەتر ئەو بخرایە سەر بەغا ئەتر بڵێن کەرکووک بۆ سلێمانی بۆ ئەمانە وەکو ئێستا چۆن مەکتەبەکان زۆر نەبوون وەکو ئێستا مامۆستا زۆر نەبووە یعنی هەموو سلێمانی دوو قوتابخانی تیا بووە مامۆستا ئاگادارین کە بەڕێستان ئەندامی دانانی کتێبی پۆلی 1 و 2 سن تا چەندەم بابەتە ئیلهام بەخش بۆ بەڕێستان بۆ نووسینی کتێبە پەروەردەیەکان بەڵێ خۆی من بارێکی تر کە ئیشم تیا کردەوە چۆنە لە ئەو پێویستیانەی کە ئێستا کتێبخانەی کوردی و قوتابخانی خۆمان پێویستی پێیەتی ئیشمانی سەر ئەوە کردووە من بە حکمیەوەی کەوا زیاتر لە بوارەکەمە بواری ئەلفوبێ بوو حەزم بووی پرۆگرامێکم دانا کاتی خۆی ئەگەر چێو کاتەوەکو پێویست وەرنەگیرا بەڵام تۆ هەر شتێکت هەبێت ڕۆژێک بێت ڕۆژی لێ هەڵبێت هەر کاروانێ بۆ پرسنگی خۆر بردوانە کام بنیە زۆر ئەگەن بە خۆر تر ئەوە بوو لە 2012 وتیان کاکە ما دەمامۆساوت ئەم ئیشەی هێبا بێت بۆ لیژنەی پرۆگرامەکان لە وەزارەت ئەوە بوو ئیشمان کرد چونکە مناڵ کە هاتە ناو خوێندنەوە ڕەوشی پەروەردە وایە ناکرێت تۆشتی کلاسیک بۆ مناڵە بێنیتەوە ڕاستە تۆ ڕەنگە وەکو دیکۆمێت حەزکەی لە کتێبخانەکە تا هەبێت بەڵام مناڵ بە بەردەوامیشتی تازەی ئەوێت پرۆسی پەروەردە بە بەردەوامی تازەبوونەوەی ئەوێت نوێگەری ئەوێت ئێستا ئێمە ڕەنگە نەتوانین سوار پاسێکی پۆڵە نبین ئێستا هەمانە ئێمە و نوێگەری و تازەگەری مامۆستا ساڵانە ڕۆیە بەڵێ بەڵێ لە پەروەردە ئێستا پرۆگرامەکانی کوردی پۆلیەک هەموو لایەنە جوانەکانی کتێبەکانمان هێناوە هەموو ئەلفوبیەکان بە دەوڵاتە دراوسەکان و بەستان ڕایزەوە بە برایم باڵدارە و ئەلفوبەیەکی تازەی تێمانە دروستکە کە مناڵ خۆی ئیشی تیاکات دوایەوە ناکرا لە پۆلیەکە بۆسین چونکە مناڵەکە پۆلی دوو نابێت سیستەمی کۆن بەکاربێنێتەوە پۆلی دووشمان بۆ گۆڕی تەنهاوانەکان کتێبەکان گرنگ نیە مامۆساوتنەوەی وانە بەڵێ لەگەڵ لە هەمان کاتە مامۆسامان خولی ڕاهێنانمان کردەوە لە یەکی سەرپەرشتیاری ئەمانە ولا کۆڕ و سیمینارمان کرد بۆ مامۆستاکان کە ئەم پرۆگرامە نوێ چۆن بڵێتەوە ناکرێت پرۆگرامەکە بگۆڕێ و مامۆستاکە سیستەمێکی کۆن بەکاربێنێ پۆلی سێمان کرد پۆلی چوارتر ئەوە بڵێ بە پێی سیستەمی تازە ئێستا هاتوین دەوێت کە پۆلی پێنجشمان تاوا کردو لە داهاتوە ئیشەڵا لە داهاتووش ئەمەش بەرنامەی تەمەەن باقی بە بەرنامەی ترمانە بێت مامۆستاجان زۆر خۆشحاڵ بووین کاتی بەرنامەکەمان هەرەوە نەبوو سپاس بۆ ماندوو بوون بە هیوان کە هەر بەردەوام بیت و ماندوو نەبیت و هەمیشە قەڵەمت پڕ لە داهێنان و پڕ لە نووسین بێت زۆر سپاس بۆ مامۆستا ئاوا دەبوو بەکرد مامۆستا و نووسەرکان بەیانە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە میوان بوو زۆر سپاس مامۆستاجان دەستەکانە خۆش